هاوڵاتیانی سەی سادق نیگەران لە نەبوونی خزمەتگوزاری و لە فەرامۆشکردنی قەزاکەیان. هاوڵاتیان داوا دەکەن چی دیکە شارۆچکەکەیان بەم جۆری ئێستاکە پشتگوێ نەخرێت و گرنگی زیاتری پێ بدرێت. زۆر پشتگوێ خراوە، پێویستە لە ڕووی خزمەتگوزاری و ئاوڕی زیاتری لێ بدرێتەوە، چونکە سەی سادق لە ماوەیەکی زۆر کەمدا گەشەیەکی بەرفراوانی کرد و شوێنی جوگرافیای سەی سادقی شوێنێکی استراتیژیە کە کەوتۆتە ناو پایتەختی شارە زوورەوە توانین بڵێن. زیاتر حکوومەت و بەرپرسانی ئەم شارە کەم تەرخەم بنووە خەمسار دیشن بەڕاستی باکیان نییە. من قەناعەتم وایە ئەڵەم هەج بەرپرسێک لەم شارە کە ناتوانێت خزمەت بکە پێویستە ینی بەشکۆ واز بێنێ لە پۆستەکە، چکە پۆست ئامرازێکە بۆ خزمەتکردنی خەڵک لە هەر شوێنێکە قایمقام بێت چ شارەبانی بێکە من خزمەتم پێ نەکرێ وازیێن لە پۆستەکە. بۆیە بەڕاستی ئاسی خزمەتگوزاری لەم شارە من قەناعەتم وایە نەکەمە، خەریکە نزیکە بێتەوە لە سفر و کەمەش بەڕاستی مایی نیگەرانیە لە بۆ خزمەتکردنی شارێکی زیاتر لە 100,000 نفوس و شارێک کە ئەو قوربانیانەی لە ڕابردوو چ لە ساڵی هەشتاکانەوە بگرایەوە پێشتریشەوە بگرە کە داوێتی ئەمە بەڕاستی خزمەتگوزاریەکانی کەمە بۆ خزمەتی ئەم شارە. سەبارەت بە پراوێزخستنی قەزای سەی سادق پێیان پەیوەندی کرد بە قایمقامی سەی سادقەوە، بەڵام ئامادە نەبوو لەو بارەوە قسە بکات. سەرۆکی شارەوانی سەی سادق ئەوەی نەشاردەوە کە ماوەی 10 ساڵە پرۆژە ڕاگیراوە لە سەی سادق و ئەوەشی خستە ڕوو ئەو پارەی کە ماگانە بۆ شارەوانی سەی سادق دیاریکراوە بەشە ناکات و قەرزاری بازاڕن. ئەوەی لە بەردەستمانایە پێشینەیەکی ماگانی خۆمانمان هەیە و پێشینی ماگانە بۆ زۆر شت بەکارێکی هێنین، وەکو سیانە، وەکو چاکردنەوەی ئامێر و پێداویستی ناو فەرمانگەکەمان، وەکو پێداویستی ناو باخچەکان لە ڕاستیدا بەشی ئەوەندە ناکات، چونکە وەکو پاسمان کرد قەزای سەی سادق قەزایەکی گەورەیە، فراوانە، ڕێژی دانیشتوانی زۆرە و داواکاری هاوڵاتیانشی زۆرە. لەبەر ئەوە ئێمە ئەو پێشینی ماگانەی کە هەمانە زۆر جار لە بازاریشا قەرزارە بین، بە تاکید بە دڵنیایی قەرزاری بازارە بین و ماگانە بەپێی ئەو پێشینی کە وەریەگرینەوە ئەتوانین ئەو قەرزانەی پێ ڕای بکەین. سەی سادق یەکێکە لە قەزا گەورەکانی هەرێمی کوردستان سەر بە پارێزگای سلێمانیە بە دووری نزیکەی 50 کیلۆمەتر. ژمارەی دانیشتوانی زیاتر لە 130,000 کەسە. دانیشتوانی سەی سادق بۆ داواکردنی مافەسەرەتاییەکانیان لە ماوەکانی ساڵانی ڕابردوودا چەندین جار هاتوونەتە سەر شەقام. ناڕەزایەتیان دژی پەراوێزخستنی شارەکان ئەنجام داوە. هاوڵاتیانی سەی سادق لە پێناو خزمەتگوزاریدا چەندین جار خۆپیشاندانیان کردووە و هاتوونەتە سەر شەقام. تەنانەت لەو پێناوەشدا شەهید و قوربانیان داوە. ئەوان دەیانەوێت ئەم قەزایان چی دیکە وەک ئێستاکە پەراوێز نەخرێت. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەی سادق.